جوانترین سڵاوتان لەبێوم کاتتان باش فەرمونێ و کورتێک لە هەواڵەکان. چەند سەرچاوێکی دیبلۆماسی ئاشکرایان کرد شاندێکی سیاسی و سەربازی سەر بۆ ئۆپۆزیسیۆنی سووریا ئامادەکاری دەکات بۆ سەردانێک کە بڕیارە لە 26 مانگەدا ئەنجام بدرێت بۆ هەرسێ وڵاتی فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا بە وتەی سەرچاو دیبلۆماسیەکان بە مەبەستی تاوتوکردنی دۆسەی سووریا و زەمینە خۆشکردن بۆ ئەنجامدانی کۆنگرەی ژنەفید و بڕیارە شاندی ئۆپۆزیسیۆنی وڵاتە لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی یاساییشی نێودوڵەتی کۆ بێتەوە. ئاپەیمانی نیشتیمانی بۆ پشتگیریکردن لە شەرایەت لە میسر داوای ڕێخستنی خۆپیشاندانی ملیۆنی لە گۆڕەپانەکانی میسر کرد لاژێر ناونیشانی ملیۆنی شکاندنی کوتەدا لەلایەن خۆشیەوەبەرەی سیۆنیۆ و بزوتنەوەی یاخیبوون داوایان لە وڵاتیان کرد ئەمڕۆ هەینی خۆپیشاندانی بەفراوان دژ بە محەممەد مورسی سەرۆکی لە سەرکارلەبرای میسر و پشتگیریکردن لە سوپا و سەرۆکی کاتی وڵاتە لە گۆڕەپانی تەحریر و بەردەم کۆشکی ئیتیحادی ئەنجام بدەن. جەگری سەرۆکۆماری عێراق ئامادەی وڵاتەکەی بۆ سوودوەرگرتن لە زمونەکانی ئێران لە بواری کارەبا پیشاندا ئاشکراشی کرد ئێستا گونجاو بۆ دۆزینەوەی بازاڕێکی بازرگانی ئەوەش لە سەر سنووری نێوان هەردوو وڵات لە دوای چاوپێکەوتنی لەگەڵ سەرۆکۆماری ئێران خزەیر خوزاعی ڕایگەیان لە کۆبوونەوەکەدا هەردوو لاباسیان لە پەیوەندی دووخۆڵی نێوان هەردوو وڵات کردووە لە سەرجەم ماستەکاندا تاکیدی کردەوە عێراق لە هەوڵێەوەدا پەیوەندی بازرگانەکانی لەگەڵ ئێران پێشتر بخات ئامادەی عێراقیشی بۆ سوودوەرگرتن لە زمون و پسپۆڕی ئێران لە بواری کارەبا پیشاندا. لا دانیشتنی دوێنێ پەرلەمانی عێراقدا گفتوگۆ لەبارەی پرۆژە پێشنیازی سرودی نوێی نیشتیمانی عێراقەوە کرا بەوەی پێشنیازکردن بۆ دانانی دیێرە شارێکی کوردی لە سرودەکەدا دەنگدان لەسەر پرۆژە پێشنیازەکە بۆ کاتێکی دیاری نەکرا و دواخرا. دکتۆر سامان فەوزی ئەندامی لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پەرلەمانی عێراق بەیاناتی ڕاگەیاند لا دانیشتنەکەی دوێنێدا سێ دیێرە شاری عەرەبی بۆ سرودەکە پێشنیاز کرا بۆ ئەوەی دەنگدانی لەسەر بکرێت و یەکێکیان هەڵبژێرێت کە ئەو شعرانەش یەریەک لە شاعیر محەممەد مادی جەوایری و بەدرشاکر سەیابوو محەممەد مەهدی بەسیرە. دوای چەند ڕۆژێک لە شەڕ و پێکدادانی قورس لە نێوان چەکدارەکانی یەپەکە و بەرەی نووسڕەی سەربارەخراوی قاعیدە هێزەکانی یەپەکە بە تاوی کۆنتڕۆڵی شارۆچکەی سەرەکانیان کرد و شەوی ڕابردوو دەستیان گر بە سەرخاڵێکی سنووری لە نێوان سووریا و تورکیادا. ئاژانسی فراد نیوزی نزیک لە پەکە بڵاوی کردەوە سەرڕایەوەی یەپەکە شارۆچکەی سەرەکانی لە گروپە چەکدارەکان پاک کردەوە بەڵام شەوی ڕابردوو لە نزیک گوندی سۆدایی سەرباسەرەکانی دەستەیەک چەکداری یەپەکە کەوتنە بۆ سەیەکە و لە ئەنجامدا سێ شەڕوان و دوو هاوڵاتی گیانیان لەدەستدا. عفاف عەبدولڕەزاق پەرلەمانتاری لیستی عێراقیە داوای لە سەرۆکی پەرلەمان کرد کە بکات بۆ دەرکردنی لێبوردنێکی گشتی لە زیندانی و دەستگیرکراوەکان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. عفاف عەبدولڕەزاق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند ئەو خۆپیشاندان و ناڕەزایانی کە ماوەی 6 مانگە لە چەند پارێزگایەکی عێراق بەردەوامە داخوازی جەوهەریان بریتیە لە دەرکردنی لێبوردنێکی گشتی بۆ دەستگیرکراوە زیندانیەکان و داوای لە پەرلەمان و ئەندامەکانی کرد بەرپرسیارەتی خۆیان لە ئەستۆ بگرن بە دەرکردنی لێبوردنێکی گشتی لە مانگی ڕەمەزاندا. سەرۆکەرەکانی سوپای بەریتانیا ئاماژەی بە ئاگەری هەڵگیرساندنی جەنگدا لە دژی ڕژێمەکەی بەشار ئەسەد و ڕایگەیاند ئەگەر بەریتانیا بێوێت جڵەوی بەشار ئەسەد بگرێت ناچار دەبێت جەنگ لە دژی بەرپا بکات. جەنگەکەش بە سەپاندنی ناوچەی جەفرین و پەرچەکردنی هۆزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا ناوەستێت. دەیڤد ڕیچارد سەرۆکەرەکانی سوپای بەریتانیا وەشی بە ڕۆژنامەی دەیلی تەلەگراف ڕاگەیاند بۆ جێژنی کاریگەری لەسەر بەشار ئەسەدی سەرۆکی سووریا پێویستە چەنامان لە ناو سووریادا پێکرێ و لێ بدرێت. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا شاد و کامران.